بان سڵاوتان لێبێت دیارە ئێمە وەک فراکسۆنینەوەی نوێەوە وەک فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان و من و ڕووپاخان کە هەردووکمان لە لیژنەی یاساین بە پێویستمان زانی کە چەند سەرنجێک لەسەر پێشنیازی یاخۆت پرۆژە یاسای چاکسازی لە پەرلەمانی کوردستان بخەینە ڕوو دیارە کەمێک لەمەوبەر ئێمە وەک لیژنەی یاسایی لە کۆبوونەوە بووین و گفتوگۆمان کرد لەبارەی ئەو پرۆژێ پێش هەموو شت ئێمە پێمان وایە سەرەتا چاکسازی دەبێت لە داهات بکرێەوە دەبێت داهاتی هەرێمی کوردستان ڕێک بخرێت ئەوجا تۆ چاکسازی لە خەرجی بکەی بەداخەوە تا ئێستا داهاتی هەرێمی کوردستان شەفاف نییە چ داهاتی نەوت داهاتی ناوخۆی ئەو داهاتانەیەکەوە دەخرێنە سەر حسابی وەزارەتی دارایی لە هەرێمی کوردستان بۆیە ضرور بوو کە باسی چاکسازی دەکەی چاکسازی لە داهاتەوە دەست پێ بکات سەبارەت بە چاکسازی لە خەرجی کە لە ئێستادا ئەو پرۆژەیە لەبەردەستمانە کۆمەڵێک تێبینی گرنگ هەیە کە ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە ئەگەر لە بەغداد ملاحەزە بکەی کەمترین موچەی خانەنشینان لە 500,000 کەمتر نییە بەڵام لێرە بە خاڵێک یاخود بە بڕگەیەکی مەتاتی باس لەوە کراوە ئەگەر ئەو دوای ئەنجامدانی چاکسازی ئەگەر بڕەپارەیەک لەو چاکسازیە گەڕاوە بۆ حکوومەت پێشینە بۆ ئەوە بێت کە موچەی خانەنشینی پلەکەمەکان یاخود خانەنشینی کەمەکان زیاد بکرێت کە ئەمە بە هیچ شێوەیەک تعبیر لەوە ناکات کە کەمترین موچەی خانەنشینی زیاد بکە یاخود دیاری بکرێت بۆیە ئێمە جەخت لەسەرەوەکەینەوە کە دەبێت لەو پرۆژەیە کەمترین موچەی خانەنشینی دیاری بکرێت کە بەڕای ئێمە کەمترین موچە هاوشێوەی بەغدای لێ بکرێت کە 500,000 دینارە سەبارەت بە پاشەکەوتی موچە لێرە باس لەوە کراوە کە دەبێ هەموو فەرمانبەرێک یەکەیەکی حسابی بانکی بۆ بکرێتەوە بۆ ئەوەی موچەکەی لە ڕێگەی ئەو یەکەی حسابیەوە وەربگرێەوە ئەو موچانەش یاخود ئەو بڕەپارانشی کە نەدراوە بەڵام بە هیچ شێوەیەک بە وازحی باس لەوە نەکراوە کە دەبێ لە ناو ئەو یەکەیە ئەو بڕە پاشەکەوتەی کە چەندین ساڵە بە نایاسایی حکوومەت لە فەرمانبەرانی جێڕاوەتەوە بخرێتە سەر ئەو ژمارە حسابیە و لەوێ فەرمانبەر بتوانێت لە ڕێگای ئەو ژمارە حسابیە ئەو بڕەپارەیە بەکار بهێنێت و دەستکاری بکات و تەسەڕوفی پێ بکاتن ئەمە و کۆمەڵێک سەرنجی تری گرنگ کە بە تایبەت ئێمە وەک خۆمان ڕەنگە ڕووپاخانش قسەی خۆیە بێ ئێمە وەک فراکسۆنینەوەی نوێ بە هیچ شێوێک لەگەڵ خانەنشینی پلە باڵاکان نین کە پلەیەکی تایبەتیان پێ بدرێ بەڵکو دەبێ هاوشێوەی خانەنشینانی ئاسایی بە ڕێکاری یاسایی و قانونی خۆیدا تێپەڕێت ئەو جا خانەنشین بکرێت خاڵێکی ترکەوە بەلای ئێمەوە گرنگە مەسلەی خانەنشینی هێزەکانی ناوەخۆیە کە بە هیچ شێوەیەک لەم یاسایە باس نەکراوە و ئاماژەشی پێنەدراوە کە هێزەکانی ناوەخۆ ئاسایش خانەنشینەکانیان لە ئاستێکی زۆر کەمدایە کە لە 200-300 هەزارە بۆیە دەکرێت ڕێک بخرێت هاوشێوەی بەغدا و لەگەڵ ڕێکخستنی موچەی پێشمەرگە لەگەڵ هێزەکانی بەرگری عێراقی زۆر سپاسانەکەمەگە ئێمە وەک فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی و من وەکو ئەندام لە لیژنەی یاسایی تێبینیەکانی کە هەمە تێبینی پەیڕەوینە و لەگەڵ کاکاوش ئەو تێبینیانەمان هەبووە کە لیژنەی دارایی چەندان کۆبوونەوەی لەسەر ئەو پرۆژەیە کردووە چونکە بەڕاستی پرۆژەیەکی گرنگە ڕاستەوخۆ پەیوەندی بە بار و گوزەرانی ژیانی خەڵکەوە هەیە و چۆن ئاراستەی لیژنەی دارایی کرابوو بە سیفەی تایبەتمەند ئاواش ئاراستەی لیژنەی یاسایی کراوە بە سیفەی تایبەتمەند ئێمە داوای ئەوەمان کرد کە کاتی زیاتر بە لیژنەی یاسایی بدرێ بۆی بە تێر و تەسەلی بڕگە و مادەکان تاوتوێ بکرێ بۆی ئەوەی لە بەرژەوەندی خەڵکە ئێمە جێگیری بکەین بەڵام بەداخەوە تەنها یەک کاتژمێردرا بە لیژنەی یاسایی بۆی راپۆرتی خۆی بنووسێ ولی لە یەک کاتژمێر بۆ یەک بڕگە و بۆ یەک بابەتیش بۆ یەک خاڵیش زۆر کەمە نەک ئێمە 20 ئێستا کە کراوەتە 20 مادە بین تاوتوێی بکەین لە ماوەی یەک کاتژمێر بە 11 ئەندامەوە و ئەو تێبینیانەی کە وەکو خۆم لە ناو لیژنەی یاسایی و ناو ئەو پرۆژەیە کە راپۆرتی سەرجەم لیژنەکان هاتوۆتەوە بەردەستمان تێبینی ئەژماری بانکیم هەیە و هەروەها کەمترین موچەی خانەنشینی کە بە خاڵی زۆر مەتاتی باسکراوە تهدید نەکراوە کەمترین موچەی خانەنشینی دەبێتە چەند تەنها ئەوە تهدید کراوە کە لە ئەنجامی جێبەجێکردنی ئەو پرۆژە چاکسازیە کە بوو بە یاسا چەند پارە گەڕایەوە بۆ حکوومەت لە ئەنجامی ئەو پارێ کە دەگەڕێتەوە بۆ حکوومەت کەمترین موچەی خانەنشینی دەستکاری دەکرێەوە تا ڕێژەکە تهدید نەکراوە دەبینین کە لە پەرلەمانی بەغدا لە مانگی 12 نۆی 12
کەمترین موچەی خانەنشینی بە یاسا دەستکاری کرا کەمترین موچەی خانەشینی بوو بە 500,000 بەڵام لەوە ئاماژەی پێنەکراوە هەژماری بانکیش کە ئێمە داکۆچی لەسەر هەژماری بانکی دەکەین کە بۆ موچەخۆران دروست بکرێەوە موچە پاشەکەوتکراوەکان بخرێنە سەر هەژماری بانکی و هەروەها ئەو قەرزانی هاوڵاتیان هەیەە قەرزداری حکوومەتن بەبەر یەک بخرێ ئەمەش زۆر بە خاڵەکی مەتاتی باسکراوە هەر کاتێک وا ئاماژەی پێکراوە کە بار و دۆخ و گوزەرانی و باری دارایی کوردستان هەرێمی کوردستان و حکوومەت باش بوو اینجا بە گوێرەی باشبوونی بارودۆخی دارایی اینجا ئەو هەژمارە بانکیە پارە دەخرێتە سەر حسابی بە هیچ زۆرێک تهدید نەکراوە بۆیە ئێمە تێبینی گرنگمان لەسەری هەیە و لەناو هۆڵی پەرلەمانیش بۆ خوێندنەوەی دووەم کە ڕۆژ یەکشەمە دەبەسترێ ئێمە ئەو تێبینیانە دەخینە ڕووە دەبێ بە خاڵ جێگیر بکرێت لەناو راپۆرتی هاوبەش زۆر سپاس. ئێمە بە هیچ شێوەیەک دەنگ بەو پرۆژەیە نادەین بەو شێوە ئێمە پێمان وایە بەڕاستی ئێستا تۆپەکە لە ساحی پەرلەمانە پەرلەمان دەبێت بەڕاستی لەو پرۆژەیەکەوە لە بەردەستمانە چاکسازی حەقیقی دەست پێ بکەوە هەموو ئەو بەرگە و مادانێکەوە لە بەرژەوەندی هاوڵاتیانە لە بەرژەوەندی فەرمانبەرانە لە بەرژەوەندی گشتیا ئەمانە بەڕاستی جێگیر بکرێن لە ئێستا بەڕاستی ئەرچی پەرلەمانە کە ڕۆڵی خۆی بجێڕێوەکو نوێنەری شەرعی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لەوێ ئەو پرۆژەیە بکاتە پرۆژەیەکی گشتگیر کە لە بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان پرۆژەیە وا بڕوا نەخێر ئێمە نەدەنجی پێدەدەین و راپۆرتەکەش من واژوم نەکردووە بەڵام ئەگەر گۆڕانکاری ڕووبدا لەناو هۆڵی پەرلەمان تاقەکان جێگیر بکرێ لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بێ دەنجی پێدەدەین.